ژوورە بۆ کریڤانگیانمان تەرخان کردو بۆ شتەکانی بۆ ئامێرەکانی کە وەکو یادگاریەک هەمیشە لەگەڵ ئێمە ئامێنناوانێ. دایم هەوڵیاوە کام ئامێرە تازەیە، کام ئامێرە سەردەمیانەیە ئەوە بکڕێت. هەتا لەم ئەخیرانەیە ئەمانەی داوا کرد ئەم لە پاکەتەکە دەرینەیە ناوە شتانەی توانیوە بیکاتەوە، هەر دڵیشم نایە بیکەمەوە. عزیزەکەم تاسی دووری ڕۆژی چەند جارەم هەژێنێ تۆ قیبلەی وام بووی تۆ جێگەی بڕوام بووی تۆ قیبلەی وام بووی تۆ جێگەی بڕوام بووی لەناو گوچەی خەیاڵی تۆ بەیانی تۆ بەیانی تۆ. ساڵی 1994 لەناو ژیانێکی سادە و ساکاردا کریڤان لەدایک بوو کە دواتر بە خەمێکی قۆڵەوە و بە ئازاری شەهیدبوونی باوکیەوە لەگەڵ سەختیەکانی ژیان جەنگا و خۆی پەروەردە کرد. کریڤان سالار عەبدوڕەحمان لە شاری سلێمانی لە خێزانێکی کورتپەروەر و دڵسۆزی نیشتیمان پەروەردە بووە. کریڤان کوڕی شەهید سالار و برازای شەهید هۆشیار عەبدوڕەحمانە. شەهید سالاری باوکی کە یەکێک لە پێشمەرگە ئازا و بەجەرگەکانی کوردایەتی و یەکێتی بوو، ساڵی 1995 لەگەڵ هۆشیاری برایدا شەهید بوو. کریڤان وەک باوشی پەروەردەی دەستی کاک عەبدوڕەحمان بوو کە شەڕی لەگەڵ شاخدا دەکرد بۆ بژێوی و بەخێوکردنی 5 کوڕ و 4 کچ. سەرەڕای ئەرچی پەیداکردنی بژێوی بۆ خێزانەکەی لە هەڵوێستی کوردایەتی و خزمەت بە دۆزی ڕەوای کورد و چانی نەدا و مەردانە قۆڵی جوامێری لێ هەڵماڵی و خۆنەویستانە هاوکاری شۆڕشی کرد. کریڤان تەمەنی 1 ساڵان بوو و من 3 ساڵان بووم کە باوکمان شەهید بووە. کە شەهید بوو باوکی ئیتر دایکی ئەمان زوو شووی کردەوە. بەخوا هیچیان لە فکریان نایە کە باوکیان مردووە. ئەتا لە لای من بوون تا گەورە بوون. نەنک و باپیرم کە دایک و باوکی باوکمەکەن ئێمەیان گەورە کردووە. ئیتر خۆی مڕێم لێ ناگەر هەچی ئیشێکی بکردایە کریڤان مڕێم لێ ناگرت. ئیتر من شانم پیا کرد بە خێوم کردن. دایماڵم هەزار ڕەحمەت لە نەنکی و باپیری کە ئاوا پەروەردەیان کردووە. بم کە بە ساقی و باڵا جوان. لە پاش شەهیدبوونی سالار عەبدوڕەحمان، کریڤان و سیڤانی خوشکی دەکەونە لای باپیریان و ئەبنە شوێنگرەوەی باوشیان. دایاناجی و بابە عەبدوول زۆر مەردانە دەبنە دایک و باوشیشی دڵسۆز کە لە دوجاردا توانیان پەروەردەیەکی وایان بکەن کە ئێستا هەمووان بۆ کۆچی کاکە کریڤان غەمبار و دڵوازارین. هەر لە تەمەنێکی زۆر بچووکەوە کریڤان خولای ژەنینی میوزیکی هەبوو. باپیری ئەڵێ کە باوکی کریڤان زۆر حەزی لە ئامێری ڕیتمەکان بووە. کاتی خۆشی باوکیشی تەپری هەبوو. تەپڕەکەی باوکیشی بۆ بەجێ بابوو. ئەو تەپڕە هەری گرت هەر هەری گرت. حەزی لە ئیشەکە بوو خۆی هەر لە مناڵیەوە. لەسەر دەستی هەردوو مامۆستای بەتوانە مامۆستا ئیبراهیم و مامۆستا سەروەری خەڵووس ئاشنا بوو بەم ئامێرە ڕیتمیانە. بۆکو خوێنن وابزانم نەیخوێنە بوو مەسەلەن، بەڵام ئەتوانم بڵێم زۆر لێ شێک باشتر بوو کە ئەو هینەی تەواو کردووە، مەسەلەن ئەو بەشەی تەواو کردووە. کریڤان سالار ناوێکی دیار لە ناوەندی هونەریدا لە شاری سلێمانی، مۆسیقای وەک ئاواتێکی بەدینە هاتووی باوشی بۆ دەمێنێتەوە و لە سەرەتاکانی تەمەنیدا ڕوو دەکاتە سنتەری چالاکی گەنجان بۆ تەواوکردنی خولیاکەی باوشی کە ژەنینی ئامێرە ڕیتمیەکان بوو. مناڵ پارێزی کوردستان لە پرۆگرامی پەروەردە دوو جۆر چالاکیمان هەبوو، دوو جۆر پلانمان هەبوو. پلانێکیان کازیوەکان بوو. لە کازیوەکانە کار لەسەر ئەوە کرا کە بەهرە و توانای مناڵان بدۆزینەوە پەرەیان پێبین.
کۆمەڵێک مناڵ هەبوو بەڕاستی زۆر بەهرەمەند بوون بۆیە بیرمان لەوە کردەوە بە تایبەت لە بواری مۆزیکا بین تیپێک دابنین بۆ مۆزیکی مناڵان بۆ نمونامان 20 تیپی مۆسیقای سلێمانی هەیە مەولەیی هەیە کوێ هەیە کوێ بەڵام بۆ مناڵان هیچمان نەبوو بۆیە بیرمان لەوە کردەوە بۆ ئەو مناڵانی بەهرەمەندن بین تیپی مۆزیکی مناڵان دابمەزرێنین باپیرم زەڕبێکیایە کە هی باوکی ڕەحمەتیم بوو کریڤان زۆر چێژی لە ژەنینی ئەبینی پاشان لە تەمەنی 8 بۆ 9 ساڵیەوە خستمانە ناو مناڵ پارێزەوە ئامانجی ئەم تیپی مۆزیکە ئەوە بوو کە ئەو مناڵانی بەهرە و توانایکی زۆر باشیانتیا لە باری مۆزیک خۆیان بکرێنەوە لەوێ سوودیان لێ ببینرێ بتوانن وردە پەرە بۆ بەهرە و توانایانیان بدرێ و کار لەسەرەوە بکەن کە بەشدار بن وەکو تیپێک لە سلێمانیا هەبن لە کوردستان هەبن بۆ بەشداری چالاکیەکان بکەن خوا لێ خۆش بوو کریڤان یەکێک بوو لەو مناڵانی لە سەرەتای دامەزراندنی تیپی مۆزیکەوە بەشدار بوو لەگەڵمانە یەکێک بوو لە مناڵە بەهرەمەندەکان بەخوا خۆم ئەچوون بەختیاری بوون ئەچوونە ئەوێ ژینیانە کرد و ئیش و کاریانە کرد دوایانە کەوتمە چوون بە قوربانی تۆ بووم بە ساقەی ئەوە بوومە ئاگاتان لە کریڤان بێت خوا مناڵە کریڤانی جوانەمەرگ لە ژیانی ڕۆژانەیدا کەسێکی ئارام و لەسەرخۆ بوو ئاکاری هونەرمەندانە و خاوەن ڕەوشتێکی باڵا بوو بێدەنجی و هەستی هونەری لە دیارترین ئاکارەکانی کەسایەتی ئەو بوو کریڤان هەموو ئامێرە ڕیتمەکانی ئەژەنی دەف زەرب دایرە بانگۆزی لێدا ئەو ئامێرێکمان هەیە تومبای پێوترێ درامزی ئەژەنی یعنی هەموو ئامێرە پێرکێشنەکانی بەکارهێناوە و لە زۆربەی چالەکەکانە بە جیاوازی بەشداریکردنی و بە جیاوازی جۆری کارە هونەرەکان سەرجەم ئامێرەکانی پێرکەشتنی ژەنیوە هەموو جارە لەگەڵ هاوڕەکانمان باسمانە کرد لە ڕووی ڕیتمەوە شتێک زۆر گرنگە ئەویش خاوبوون و سەریعبوون لە کاتی ژەندنە ینی هێندە کوانتایز بوو هێندە لەسەر ڕیتم بوو ینی بە چەنەها دەقا ژەنینی ئەکرد لەگەڵ گۆرانی لەگەڵ میوزیک بەبێ ئەوەی ئەم ڕیتمە ببێتە هۆکاری ئەوەی کە میوزیک خاوتر بێت یان سەریعتر بێت زۆر پیشەکەی خۆی خۆشەوی زۆر هونەری خۆشەویست حەچێشی کردی بێ یم ناوەتی بەخوا هاتاتێتە لەو کۆمەڵەوە و لەو کۆمەڵا بووە یەک دەنێک دەلە برێشانەوە حەزم نەکردووە هەلێوە دانیشتە بووین ژی بابا خەمەرەیەکم بۆ بکڕە بەسەر چاو بەخوا کوڕی وا لە دنیا مەگەر برێم حەدی نەوێت لە ڕووی خۆتان وەک ئێوە بوو بێ ئەمە بە شەرەف و بە ناموس و بە ئەخلاق و فەقیر و بێدەنگ ئەهات و ئەچوو شەو ئەڕۆژت بۆ ئیشی خۆی کە ئەهاتەوە ئەموو حەمە برای باوکم ئەوی گیان ئەموو دەوەرە ماچێکم بە ئەنجا بچۆ سەر قاچی ماجە کردم زۆر هونەرەکەی گەورە بوو لە چاو تەمەنەکەیە بەس بەداخۆ مەرگ ڕێگەی پێنایەکە بەردەوام بێ کریڤان سالار عەبدوڕەحمان لە ساڵی 1994 لەدایک بوو هەر لە تەمەنی 5 ساڵیەوە خولیای ژەنینی ئامێری زەڕوی بۆ دروست دەبێت و بۆ بەدیهێنانی خولیاکەی لە تەمەنی 9 ساڵیدا پەیوەندی بە تیپی مناڵانی سلێمانیەوە دەکات و ساڵی 2007 پەیوەندی بە سنتەری چالاشی گەنجانەوە دەکات ساڵی 2009 بەشداری یەکەم کۆنسێرتی تیپی مۆزیکی مناڵانی کردووە و ساڵی 2008 لەسەر دەستی مامۆستا هێرش عەبدوڕەحمان لەگەڵ چەند گەنجێکی تر گروپی موزیکی سەردەم پێک دەهێن و ئیدی کریڤان پلە بە پلە پەرە بە تواناکانی خۆی دەدات تا بووە یەکێک لە ژەنیارە بە تواناکانی ئامێرە ڕیتمیەکان هەر لە مناڵیەوە دایم هەوڵی ئەوەی بۆ ئامێری تازە بکڕێ ئامێری ڕیتمی چی داهات بێ کڕی بێتی بەردەوام لە ئەبدێتا بوو لە قسەکردن لەگەڵ مامۆسای تورکە لەگەڵ مامۆسای عەرەبە جا هەر ئامێریکی ڕیتمی هەبوایە کریڤان لە جادی دانێ دوانێ بە دوانسیانێکی هەبوو کریڤان ئەگەر باس لە
هەستی هوەری بکەین لە دوا ساتەکانی ژیانی و دواکارەکانی ژیانی باس لەو بکەین کە کەسێک بوو خولیای هوەر بوو بە خۆشەویستێک و عشقێکی زۆری بۆ هوەرەکەی خۆیان بوو ئەمە وای کرد بوو لەو تەمەنەکەما بیگەێنێتە ئاستێکی زۆر باش لە ژەنین و یەکێک لە هوەرمەندە گەنجە هەرە چالاکەکان بە تایبەتی لە شاری سلێمانیە. ئەمە باگراوندی ئەم کارە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مناڵی و پێگەیاندنی لە سنتەری چالاکی گەنجان و کاتە لەگەڵ تیپی مۆسیقای مناڵانی ئەو کاتە بۆیە ئەو ڕێڕەوەی کە کریڤان لە سەرەتاوە دەستی پێکردو تا کۆتایی بۆ من وەکو شریتێکە لەبەر چاومە لەبەرەوەی هەر لە سەرەتای دەستپێکردنیەوە من ئاگاداری کارەکانی بووم و بارەکانی بووم و چالاکیەکانی بووم تا ئەو کاتێک کە بەداخەوە مەرگ بردیەوە. بەهرە و تواناکانی وای کردهبوو کە ئێمە سوودی لێ ببینن و بەشدار بێت لە چەندین چالاکیە لە چەندین فێستیڤاڵە لە چەندین با بڵین گۆرانیە. کریڤان کوالیتیکی زۆر زۆر باشی هەبوو لە ڕووی میوزیک و لە گوێی نەگە ڕیتمی ینی گوێی بۆ باگراوند باش بوو بۆ هەموو شتەکان تی ئەگەش لە مۆسیقایە و بێ لەوەش ڕاست بوو مامۆسایی هەبوو لە دەرەوە ینی مامۆسایی هەبوو بەڵام ئەکادمی هیچ پەیمانگا و کۆلێژێکی هوەری نەخوێندووە. قەت من ڕۆژێ بە عەسەبێتی نەمبینیوە قەت ڕۆژێ نەمبینیوە بڵێ فڵان شتم پێویستە یعنی بچووکترین شت قەت دەنگی لێوە ناتوە لەو ینی نازانم چۆن وەسفی بکەم بەڕاستی. هێشتا زۆر بچوو بوو تقریبان تەمەنی 11 ساڵانە بوو ئەم دوو ئامێرە لێرە نەبوو. داوای لە مامەم کرد مامم لە بەریتانیا بۆی کڕی و بۆی ناردوانەوە تا هەتا ئێستاش هەرما و ئەوەنە جوان پاراستوێتی بە تازەیە ماو نەتەوانێ. ینی باوەڕکە بەس ئامێری کۆنگا تەسەوەر ئەەکەم 4 بۆ 5 دانەی هەبێت کە بۆ منە ژەنیارێ دوانی پێویستە. یعنی بەردەوام حەزی لە بەم ئەخیرانەشیەوە کە ناساغیش بوو باوەڕکە هەرنەی ئەتوانی ئیششکات ئۆردەری هەبوو دایمە ئامێرێکیش لە دەسی ئەمەش دایمە هیمانەگەت دڵمان ناوە بڵین جارێک پەلەوچی و تۆخۆ عینەن شتە هەیە دایمە حەزی لەوە بوو ئامێری باشی هەبوو و لە ڕووی کوالیتی ڕیتمیشەوە یەکێ بوو لە هەرە ژەنیارە زۆر 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 باشەکان کە بەڕاستی تواناکەی ئەتوان بڵێن توانێکی زۆر زۆر باشەوە بەڵام خۆڕسکیش بوو لەگەڵەوەیە. لە ڕۆی هوەریەوە کەسێکی لێ هاتوو بوو کەسێکی سەرکەوتوو بوو کەسێکی ئەکادمی بوو توانی زۆر بە ئاسانی پەرە بە توانەکانی خۆی بە بە بەهرەکانی خۆی بە و بتوانێت بەڕاستی جێی خۆی بکاتەوە و بە شێوازێک مامەڵە بکە کە ئیتر ببێ بە ئەمریکی واقع لایەنەکان هەموو تیپەکانی مۆزیک بتوانن سوودی لێ ببینن. هەمومان کە کارێکی هوەریمان ئەکرد چ پرۆگرامێکی هوەری بواە یان چه کۆنسرتێک بواە ئیتر یەکسەر چاوەکان ئەچوونە سەر کریڤان و کوڕیتم ئەیتوانی بابەتی ڕیتمت لە کۆنسرتێک بۆ یەکلای بکاتەوە و توانایەکی ئێجگار سەیر و باشی هەبوو لەو کاری خۆیدا. لە ڕەفیقی بپرسە لە برادەری بپرسە لە هونەرمەندەکان بپرسە لە کورسات بپرسە کە لەگەڵیان نابووە. بەخواسەی تەلەفیزۆنم نەکردووە کە حەمە بووە تا ئەو لێ نەبوو بێتەوە من ئەو دیرم لا نەبردووە لەسەر ئەو قەناتە. ئەمە خۆشەویست بووە لەو دڵەمایتری ئێستاش چونکم لە داوێنی هەردوو مامەکەی باوکی شیاتی و مامیش دڵم ئیستاحەتە یاوەتە دەست باش. کریڤان میوانی هەمیشەیی ماڵەکان بوو لە زۆربەی چالاشی و ئاهەنگ و پرۆگرامەکانی تیڤیدا بەشداری دەکرد هەموو توانا و وزەی خۆی خستبووە گەڕ بۆ پێگەیاندن و بەرەو پێشچوونی هوەرەکەی. ئەوەی کە لێم بینی زۆرترین یادگارەکانی لەگەڵ هوەربەندە فۆکلۆرەکان نبوو چونکە ڕیتم لە کارەکانی ئەوانە زۆر زۆر بابەتێکی سەرەکی بووە بۆ ئەوەیە گەڕێمەوە وە لەگەڵ هەموو هوەرمەندە گەنجەکانە هاوڕێتێکی زۆر زۆری هەبوو بە دەرلەوە هوەرمەند هەبوو کریڤان کاری لەگەڵ نەکرد بوو بەڵام وەکو برایە کریڤانیان خۆشەویست ئەمیش بە هەمان شێوە بۆ ئەوان لەبەرەوەی کە هاوڕێیەکی زۆر زۆر باش بوو بێژگە لە کاری هوەری. باوەڕ کە کۆنسرتمان هەبووە هەموو ژەنیارەکانمان بیانی بووە لەناو هەمویانە وتومانە پێرگەشتن و ئەمهینی ڕیتممان پێویست نییە لەبەر ئەم کەسەمانەیە کە هاتوون ئەوانیش
حەپەساوم بە توانای کریڤان کە چەند بە باشی ئامێرەکەی خۆی ژێنێت و چەند بە باشی لەگەڵ کارەکان ناگونجێ و تەرکیزێکی زۆر باشیشیە بوو لە ناو ینی ئەبێ بە مبالەغە بەڵام دایمەی ناسمەوە بڕواکە ئێسەر زۆر گۆرانی هەیە کە یڵێن مەسەلەن هینەکی ئەوی تایە مەسەلا کە پێشەوەی کە دەست پێ بکەین مەسەلەن سێ چوار نوعەتی قاع دایمە ئەو شوێنە بەتاڵە ینی هەسی پێەکەین بەداخەوە حەزی زۆر لە سەوتی ئەردەڵان بەکرد بوو لە مامەسا ناسر بوو لەمانەی خۆشمانە بەوە نەڵم کە خۆمان ینی ئیشی لەگەڵاکەین و بەردەوام پێیەکەوە بووین زۆر زۆر بە سەوتی کاک ئەحمەد ماچی لاوەتەی ڕۆشتووی خۆشیم نەماوە خەندەی جار جارتن هەر لەبەر چاوە بە دڵبیر تاکەم هەر یادت ماوە دێڵم لای تۆ جێماوە. کۆتا وێزگەی کارکردنی کریڤان لە ساڵی 2021ەوە لەگەڵ هونەرمەند ئەحمەد خەلیلا بووە کە زۆر پاڵپشت و هاوکاری کریڤان بووە. هەتا کاتی نەخۆشیەکەی کاک ئەحمەد جێگەکەی کریڤانی بە پارێزراوی هێشتۆتەوە. هیچ کەسێک ناتوانێت ببێ بەو لای من قەت هەتا وەکو ئێستاش کەسی نەکردوتە جێگەی وە کاتی نەخۆشیەکەی دایم پێوە دەی و کریڤان هەر کاتێ توانیت وەرە بۆ ئیش ئەگەر نەتوانی کێشەنیە زۆر لە خۆت مەکە. ئەتوانم بڵێم لە دوای ئەو من دڵم بە هیچ کەسێکیگە هین نییە یعنی چکە ئەوە نەبەیەکەوە بووین هین یەک پریمان وەرگرتە بۆ مازانی چیەکەین چی ناکەین بەڕاستی پەروەردەیەکی زۆر جوان پەروەردە بوو و ئەم پەروەردەیە هەر بەکارە هونەرەکەیەوە هەڵ نەوەستا بەڵکو و ڕنگدانەوەی هەبوو لەسەر کەسێتی خۆی کریڤان کەسایەتێکی خۆشەویست بوو لە نێوەندەکە هەر لە مناڵیەوە کە دەستی پێکرد تا دواساتەکانی ژیانی و لە هەموو ئەو ویزگانی کە کاری تیا کردووە هەموو ئەو تیپ و گروپانەی کە لەگەڵ یانە بەشداری چالاکی کردووە دایما کەسایەتێکی خۆشەویست بووە ئەمە بەڕای من ڕنگدانەوەی خۆشەویستێکی خۆیەتی بۆ هونەرەکەی عشقەکەی بۆ هونەرەکەی وای کردووە کە بە جۆرێک ڕنگ بداتەوە کەسایەتێکی جوانیشی لە نێوەندەکەمانە هەبوو. هەمومان ئەمانوت لە کوردستانە هاوشەوی کریڤان زۆر زۆر کەمە لەبەرەوەی کە زۆر زۆر کوانتایزە لەسەر ڕیتم و زۆر زۆر کارامەیە جگەل لەوە بۆ خۆی کەسایەتیکی وریا بوو ئەتوانم بڵێم کەسایەتیکی خۆشەویست بوو کەسایەتێک بوو کە زوو لەگەڵ دەوروبەریە خۆی گونجان ئەیتوانی زوو ببێ بە هاوڕێی مناڵەکان هەمیشە کەسێکی ڕووخۆش و گەشت بوو لە کاتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانە. دیقەتی کریڤانە مابوو لە هەموو ئیشەکانە کە زۆربەی کۆنسەرەکان خۆم سەرپەرشتیمەکرد دایما یارمەتی دەربوو بۆ دڕانسەگەش بیرخستنەوەیەک دایما ئەوی ودەوە پاڵێکە ئەووالێکە خسەری خاوە ئەویا سینکۆبە ینی دایما دیقەتمایە زۆر زۆر ئیشەکەی خۆی خۆشەویست و زۆر بەتوانە بوو. نەبوو کوڕی وا ئەمین و ئومان و لەسەر خۆ بێ دەنگ و بێ سەنگ و ڕەفیق پەرست و خزم پەرست و بێت و خوشکەکەی لەگەڵ پورێ یانیاکێت لە ماڵێکاینێ ئەوی نەکەن شتیوان نەکەن لە یەک عاجز نەبن نە بەخوا دایم نەسیحەتی بەو مناڵێ نەسیحەتی بوومانیەکە ئەیوت هەنێ شتەیە پیزاکە ئینسانەوە نە مێشکی خۆی پێ مەشغوڵکە یەک جار شتە بڵێ کۆتایی هات و تاوە کۆتاییەوە. کریڤان بەهۆی چالاکیەکانیەوە بەهۆی تواناکی خۆیەوە لە بوارەکەی خۆیان لە ژەنینی ئامێرەکەی خۆیان هەستەکەم تا ماوەیەک ئێمە بیری کریڤانەکەین وەکو هونەرمەند وەکو ژەنیار لەگەڵ عامی خەڵک زۆر شەرمن بوو و بێدەنگ بوو زۆر کات قسەی ناکرد هەموو کاتێک کە پرۆگرامێکمانە کرد لەگەڵ هاوڕێ میوزیسیانەکانمانە باسمانە کردمان و کریڤان یەک کات قساکە کەیتر سەری مۆسیقایەت یان سەری ڕیتمێت ئەو قسەی خۆی بەواکە بەڕاستی هەموو کاتێک ئەومان پێوت کەسێکی زۆر بەڕەوش بوو بەڕاستی کەسێکی زۆر جوان بوو کەسێکی قسە خۆش بوو کەسێک نەبوو کە بەداخەوە هەندێک جار ئەو کەسانی کە بەهرە توانایکیان کابێ بەرەو تواناکە بەس بۆ خۆیان هینەکەن ئەشارنەوە لە خۆیانە نایبەخشن بەس ئەتوانم بڵم کریڤانێکێک بولەوانەی کە حەزیە کرد بەهرە تواناکانی خۆی ئەو شارەزایی خۆی هەیەی لە بواری مۆزیکا بتوانێت بیبەخشە بە هاوڕێکانی هەر کەسێک یەک جار مامەڵەی لەگەڵا کردبێت خۆشی ویست و ئاسوودە بووە لەگەڵیان.
کریڤان گرفتاری نەخۆشی شێرپەنجەی سیەکان دەبێت و زۆر ئازایانە ڕوبەڕووی دەبێتەوە. کۆتا کۆنسرتمان هەبوو لە هەولێر بووین کە گەیشتنی ئەوێ من لێوە هەستم پێکرد کە کریڤان ناساقە بەڵام ناساقەکەی چی وامازانی پەتایەتی ینی بەس خۆم خۆی بین هەر ئەوە منە ئازارێکی ئێرەی هەبوو ئەو تەشەنووزم کردو هی ئەو هاتوو چۆ و هیلاکەتی و ئەمانەیە بەڵام دیقەتمان نان ناخۆ ئیتر کە گەڕاینەوە ئیتر تقریبان دووسێ ڕۆژ نەمبینی بوو دوایە بینیمەوە ڕۆژ بە ڕۆژ هەستمە کرد زعیفە بێ لاوازە بێ تەنانەت تا دوا ڕۆژەکانی تەمەنی بەشداری لە چالاشیە هونەریەکاندا دەکرد. کریڤان ئەمەنە پیشەکەی و کارەکەی خۆی خۆشەویست وزەی ئەیە بەرخۆی زۆر ڕۆژ بەهانیەکەی عیلاجی هەبوو لە خەستخانە ئێوارە بەرنامەی هەبوو لەگەڵ هونەرمەند ئەحمەد خەلیلە وزە و تینی ئەیە بەرخۆی و ئەڕۆی بۆ ئیشەکەی زۆر بەڕۆیەکی خۆش و بە شادیەوە ئێمە وەرەمان ڕووخا وەک لەوە بڕوا بکە یعنی ئێمە زیاتر هی نەبووین ئەو هیچ مشکلەی نەبوو ئەوەی کە ئێمە هەمومان دڵمان پێی خۆش بوو ئەوە بوو کە کریڤان هیچ کاتێک نەی ئەویزوکو نەخۆشێک مامەڵی لەگەڵ بکرێت چونکە پێی وا بوو زۆر بە ئاسانی ئەم نەخۆشیە تێپەڕێنێ من لە سەرەتاکانی نەخۆشیەکەیەوە ئاگاداری بووم کە ئەمەلیاتێکی بۆ کرا و دواتر زۆر زۆر بە هیوایەکی خۆشەوە هەمومانی کۆ کردەوتی من نەخۆشەکەم تێپەڕاندووە ئازارەکەی زیای کردبوو پێی ئەوەی بە کەس بڵێت کەسێ بوو لەوانەیە کە حەزی نەئەکرد بۆ نمونە بڵێ نەخۆشم تەبیعەتی وا بوو حەزی نەئەکرد بڵێ ناتوانم شتە بکەم حەچی پێ بوو تا ئیو دەیتوانێت ینی خەوی باتایی خەوم نایە بردوانە بۆ ئەردان پێم نەزانیوە ئەیبێن بۆ ئێران زازانیم کە نەخۆشە کە لە ئێران هاتەوە ئەنجا فەرقم پێکرد کە نەخۆشە و لێت ئەی تو خۆش تێگە بێ من نەخۆشم بە دایە ناجوو با بە عەدول مەڵێن با خەفت نەخۆن ئەوان زۆر شتیان بەسەرات و بە خەفت نەخۆن وەک چۆن لە ژیانیدا لە بەردەم مەینەتیەکانی ڕۆژگاردا بەهێز و ئازا و خۆڕاگر بوو بە هەمان ورە و ئازایەتیوە ڕوبەڕووی نەخۆشیەکەی بووەوە تا چاولێگرانی هیوای گەورەی بەگەڕانەوە بوو بۆ لای نەنک و باپیری چونکە ئەو ڕووناشی بوو بۆ ماڵی بابە گەورە نۆ دانەمانگ تۆ نەخۆش بی بە ئێمە نەڵێ نۆ دانەمانگ ئەو نەخۆشیە پێوە بێ لە خەستەخانەی بیت و عملیات کرێت و بت بەوەردن و بت بە نەچووە و بۆی جێڕن و هەتا وتیان سبەینی ئەینێرن بۆ ئێران پاش نۆمان ئێوارەکەی بە ئێمەیان وتووەکە وان نەخۆش ئەوڵی نەخۆشیەکەشی بەڕاستی من ئەتوان بڵێم یەکەم کەس بووم کە زانیم کە چوونە خەسەخانەیەک بوو چوونە ژوورەوە ئەویان ناردە ژوورەوە من عەشیعەکەیم لا بوو پیشانی دکتۆرەکەی دەرەوەما وتی چیتە وتم هاوڕێکی نزیکمەوەمانە تێگیان وتی کە ئەم کەسە کانسەرێتی وا لەلا کەوتە بوو منیان هەڵنەهێستان لەلا خەڵەوەیەکمان بەدرا بوو ئەم دەستی کرد بە گریان وتمەوە چییە؟ وتی حەمەیە هەتاوەکو 3 هەفتە پێش ڕۆحسپاردنیشی هەر بەردەوام بوو لە کاری هونەری کۆڵی نەیە ئیشێکمان هەبوو فیسەبیلی کە فریا و ئیشە بکەوێ بڕوا بکە بە ئینەکەەوە هاتبوو یعنی ئەو نەخۆشی ئەو جیازێک بوو لێرە بۆیان دانابوون هی ئەو نەخۆشی ئەو یعنی بەو جیازەوە هاتبوو ئیشەکەی خۆی کرد زۆر بە مەزبوطیش هەر ئەو واش نییە زۆر هیلاکی کرد نەخۆشیەکە بەڵام ئەو قەت پێی وانە بوو ئەم کوڕە ئەم نەخۆشیە ئەیبەزێنێ بەڕاستی پێی وا بوو نەخۆشیەکە لە ئاستی ئەما زۆر زۆر بەسیتە من لە چەند چالاکی و کۆنسرتێکا بینیومە کە لە قۆناغەکانی تەواوەتی نەخۆشیەکەیە بوو بەڵام هەستمە کرد کارە هونەرەکە گڕوتینێکی یاوەتێت جۆرێک لە بەرەنگار بوونەوەی پێ بەخشێ بەرامبەر ئەو نەخۆشیە کوشندا بەڵام دوجار نەخۆشیەکە بەسەر هێزاڵ ینی ئازایەتی ئەو کوڕات من لە هیچ کەسێکم نەدیوە
خۆی شعورێکی ناخۆشیە بوو بەڵام هیچ کاتێک دەری نەئەبڕی بۆ ئێمە بەڕاستی ئێمە هەستمان پێ کرد تا دوسێ ڕۆژ پێشەوەی کە وەفات بکە هەردامە ئیمان ئەی بەرەوی باشە بمەوە من لێرە نەبووم و کاتی کە وەفاتی کرد بەڕاستی تا گەڕاشمەوە ئەو ڕۆژشەوەی گەڕامەوە من فریای نەکەوتم بەداخەوە حەزمەکرد فریا بکەوم بەڵام فریا نەکەوتم ینی بوو یەکەم ڕۆژی پرسەکەی ئامادە بووم بەڵام حەزمەکرد بیبینم پێشەوە هیچ نەناڵێ نە نرکەیە نە عەزێتێ نە هیچێک ئەمەگە بە ئاسانی ینی ئەو قوتی کە ئەو هەیبوو بۆ ئەو نەخۆشیە باوەڕ کەم کەس بتوانێت لە دۆخێکی ئەوها قورسە بڵێ من باشم و تێپەڕێنم کچەکە وتی دایە وتم گیان وتی وەرە حەمەتێک چوو کە هاتم گیانەکە بە ئەوشم پیا کرد و ماچم کرد و شایەتومانم بە گوێچکەیە هێنا و لا ئیلاهە ئیلەڵڵام بۆ کرد و وتم جوابم بەرەوە ئیتر جوابی شێوامەوە ئیتر کچەکەش بۆ ئیسحاف 5 و شتێکی شەو بوو بۆ ئیسحاف تەلەفۆنی کرد کچەکە ئیسحافات هەر یەکسەر هاتن ئۆکسیجنیان بۆ دانا ئیتر پێچانە و بردانەوە بۆ خەستەخانە گەڕاینەوە و یعنی بۆ بەیانەکەی کە تەلەفۆنیان کرد هەر ئاگای لە خۆی بوو چینەوە دیسانەوە بۆ خەستەخانە و ئیتر تقریبا لای سەعات 12:01 یەک بۆ دوو ئەو دەورە بوو ئیتر بەرەبەرە هۆشی نەما چون ماشی بکرد ماشی بکەم کەسی نەیهێشت ئیتر کەچین گیانێوە ئەمەگە وتیان چاوەڕێی ئێوەیە ڕۆح تەسلیم ناکە کەچین ئیترۆگەی پێنەچ وەختیوان لەمانە شێدە بم لە عەزەوە خەمەکە کوڕێک بۆ ئیتر بڵێم بچی نازانم وەزفی ناکرێت باوەڕکە ئەو شەوەی کە بۆ بەیانەکەی وەفاتی کرد سەعات 3 شەو یەک مەسچی بۆ کردم تۆزی ئەخیرەکانی ئیزعاجی کرده بوو ینی توانای ڕۆشنی نەما بوو 3 شەو مەسچێکی وە ناردم وتی لەکوێی وتم تۆ لەکوێی وتی لە ماڵم وتم حەزەکەی بێم بۆ لاو وتی با بڕێن چوون بۆ لای پیاسەشمان کرد تقریبا ساعت و نیوەکیشمان پێچوو بە سیارە گەڕاین حەزی لە هەرچی بوو پرسیارم زۆر لێ کرد وتم خۆی کەسێک هینی نەکردو ینی بێزاری نەکردوی لە ژیان تاوتی ناوەڵاتم لە هەموو شتێک بەدڵی خۆتەوە پێکەنی سێری کردم وتی هەموو شتێ بەدڵی خۆمە ئەم لاوە بەهرەمەند و پەنجەزێڕینەی نێودنیای مۆسیقای کوردی ساڵی 2023 گرفتاری شەرپەنجەی سیەکان دەبێت نەشتەرگەری بۆ دەکرێت و بەردەوام لەژێر چاودێری وردی پزیشکیدا دەبێت بەڵام ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکەی سەختتر دەبێت و تا دوجار لە 28 2024 بۆ دوجار چاوەکانی لێگنا و ماڵاوایی کرد و بووە میوانی باوشی و مامی لە گردی شەهیدان قەت ئەو ڕاستپەم لەبەر چاولا ناچێت کە بۆ دواسات چاوەکانی داخست و بە ئێمانوت کە بەداخەوە کۆتایی پێهاتووە برایەکەم شەهید بووە 3 کوڕیترم شەهید بووە بەخەرم لام زەحمەت نەبووە ئیتر خۆشەویستی ئەو کوڕە لەوانێت من جار شیوەنی بووەکە نەچاوم ماوە نەگیانم ماوە شیوەن بۆ ئەو کوڕەکەم کە ئەوگە کوڕێکی بە ئەگە بوو بە حورمەت و ئەمەگە ئیحترامی لە من و ئەو پیرەمێردە تێکە چوومە خەستەخانە ئەیگەر خان تەماشای کرد ڕای نەچوو ئیتر قەزا وەڵای ئێوەی بەرد تر هەمە ماڵی لەم بۆ من چۆڵکە
مني سالار وسردار وشاري بكري بلا بعيدا بكلا كرك يا حمي برام دكتور بلا دكتور محمد كلا الشهيد بولو خوش كزام الانتفاضة الشهيد بو اوي مسر منات ومسر كزدات وبس حمل تجي هوي بركن اما يدري يا ابيس اما خصبتي يا انا كلا قلم كسا اوي امان كردي انا ما قدر امان كرد بيتي کریڤان ئێستا چۆتە ناو ئامێزی باوکم و مامە هیوام وایە ڕۆحیان ئاسوو دەبێت خۆشترین شوێن جێگە و مەمزڵیان بێت زەمانە گوڵێکی دامێ ستاندم بۆنم پێوە نەکرد لێ هەڵپساندم ڕیشەی جەرگ و دڵم بوو ئەو گوڵێ من فەلەک زۆر بێ ئۆفا بوو لێ ستاندم Come